ساتی پێشوازیکردنە لە پەتریەک لوی ساکۆ کاردیناڵ و سەرۆکی کڵێسای کلدانی عێراق و جیهان کە بەهۆی نیگەرانی لە بڕیارێکی سەرۆکۆماری عێراق بەغدای بەجێهێشت و لە دەرگای هەرێمی کوردستانیدا. هەرچەندە ئەو پێشوازیەی لە لوی ساکۆ کرا لەسەر ئاسی حکوومەت بوو، بەڵام زیاتر وێنەیەکی حەزبی پیشان دەدا. بەو پێی تەنها بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و تیمی وزاری حیزبەکە بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان دەکەوتنە بەر زوومی کامێرا. ئەمەش ناکۆچێکی دیکەی نێوان ئەو دوو لایەنەی دەسەڵاتداری هەرێمی کوردستانی ئاشکرا کرد. بەخێراتی جەنابیان دەکەین بۆ هەرێمی کوردستان و پێی دەڵێن کوردستان ماڵی خۆتە. ریاست جمهوریە سەرۆکایەتی کۆمار پارێزەری دەستورە بەبێ هیچ پاساوێکی یاسایی بەیانێکی دەرکردووە و تێدا دانپێدانانێکی کێشاوەتەوە لە سیمبۆلێکی ئاینی نیشتیمانی وەروە جیهانی. ئاخر بەندا جگەلەوەی پەتریەکەم کاردیناڵێکیشم دانپێدانانێکی لێ کێشاومەتەوە کە سەرۆکی کڵێسا و بەرپرسیارەتی بەرەوبردنی مڵکەکانی کڵێسام پێڕاست پێدراوە. دوای قسەکانی لوی ساکۆ، مەسرور بارزانی لە تویتێکدا لەگەڵ بەخێرهێنانی بۆ هەولێر وتی کوردستان بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی کریستیانەکان. بە توندیش سەرکۆنەی ئەو مامەڵە نەشیاوەی بەرامبەر بەڕێزیان کراوە دەکەین. بارگای بارزانیش دوای کۆبوونەوەیەکی مەسعود بارزانی و لوی ساکۆ ڕاگەندرایەکی بڵاو کردوتەوە دەڵێت سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نیگەرانی خۆی لە بڕیارەکەی سەرۆکۆماری عێراق بۆ کشانەوەی مەرسومی سەرۆکۆماری تایبەت بە کەنیسەی کلدان نیشاندا و هیوای خواست کە پێداچوونەوە بە بڕیارەکە بکرێت و ڕاست بکرێتەوە. ئەمریکاش لە ڕێگەی وەزارەتی دەرەوە هەڵوێستی خۆی ڕاگەیاند. ماسیۆ میلار وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە وەڵامی بۆ پرسیاری ڕۆژنامەوانێک لەم بارەیەوە گوتی بەڵێ ئێمە زۆر دڵتەنگ بووین بە هەرسانکردنی کاردیناڵ ساکۆ پاتریەکی کلیسای کلدان. دڵتەنگیش بووین بەوەی بەغدای جێهێشتووە چاومان لە ڕێیە کە بە سەلامەتی بگەڕێتەوە. ئاماژەی بەوەش کرد کاربەرستانی ئەمریکا لەم بارەیەوە لە پەیوەندی بەردەوامدان لەگەڵ ڕێبەرانی عێراق و گوتی ئێمە نیگەرانی لە بەرامبەر ئەو هێرشانەی لەلایەن چەند لایەنێکەوە دەکرێنە سەر پێگەی کاردیناڵ وەک ڕێبەرێکی بەڕێزی کەلیساکە، بە تایبەتی لەلایەن ڕێبەری میلیشیایەک کە بە پێی یاسای ماگنیسکی سزای بەسەردا سەپێنراوە. ئەم هەڵوێستەی ئەمریکا کاردانەوەی سەرۆکایەتی کۆماری عێراقی لێکەوتەوە وتەبێژی فەرمی سەرۆکایەتی لە ڕاگەندرایەکدا نووسیوەتی نووسینگەی سەرۆکایەتی کۆماری عێراق بێ هیوای خۆی دەردەبڕێت بەرامبەر بەو تۆمەتانەی ئاراستەی حکوومەتی عێراق و سەرۆکایەتی کۆماری عێراق کرا و سەبارەت بۆ بڕیارێک کە دراوە بۆ هەڵۆشانەوەی مەرسومێکی سەرۆکایەتی کە لەگەڵ دەستوری وڵاتدا ناگونجێت. بڕیارەکەی سەرۆکۆمار شەقامی کریستیانەکانی دابەشی سەردوو بۆچوون کردووە. بۆچوونێک لە بەغداوە بەڵێ بۆ سەرۆکۆمار دەکات. بۆچوونێکیش لە هەرێمی کوردستانەوە بە خۆپیشاندان و ناڕەزایەتی نەخێر بەڕووی سەرۆکۆماری عێراقدا بەرز دەکاتەوە. ڕاکێشانی ئەو مەرسومەی جمهوری ئەو سەلاحیەتەی لە دەستی کەنیسەی کلدانی نەماوە، کەواتە مەترانەکان و قەشەکان و پاتریارکەکان بووینە مۆزەفکن حکوومەت. ئەمە بۆ شتە ڕازی نین. ڕاوێژکارێکی سەرۆکۆماری عێراقیش دەڵێت ئەوە نەکەوتونەتە ژێر کاریگەری هیچ کەس و لایەنێک، بەڵکو سەرۆکۆماری عێراق بڕیارێکی دروست و یاسایی داوە. لەناو دەستور هیچ مادە و بڕگەیەکی تیایە نییە داوا بۆ کەسایەتی ئاینیەکان مەرسومی کۆماری دەرچێت. لەلایەکی 16 لە کەسایەتی ئاینیەکان و ڕێبازە ئاینیە جۆرە جۆرەکان داوایان کردووە هاوشێوەی ئەو مەرسومیان بۆ دەربکرێت. ئەمەش لە ڕاستیە پەلکێشکردنی دامەزراوەی سەرۆکایەتی کۆمارە لە دامەزراوەیشی دەستوری نیشتیمانی بێلایەنەوە بەرەو دامەزراوەیشی لایەنگر. پەتریاک لەوێ ساکۆ لە کاتێکدا لە دەرگای هەرێمی کوردستانی داوە کە ڕۆژی 13 مانگی 7 ئەم ساڵ لەسەر سکاڵایەکی ڕێیان کلدانی بە تۆمەتی تەشهیر لەلایەن دادگای کەرغ داواکراوە لە ماوەی 48 کاتژمێردا بچێتە بەردەم دادوەری لێکۆڵینەوە. بەڵام پەتریاک لەوێ ساکۆ لە تورکیاوە هاتەوە هەولێر و نەچووە بەغدا. ئەی وەرتی بۆ دەنجی ئەمریکا هەولێر.